زۆربەی ئافرەت بە قسەی خوا ناکات. خوای گەورە چاوێکی جوانی داوە پێی ئەیگۆڕێت عەدەسەیتیەکە. لوتێ جوانی داوە پێی بەوە ڕازی نییە تەجمیلێکات. لێوێ جوانی داوە پێی بەوە ڕازی نییە سلیکۆن و فێلەر و بۆتۆکسیتیەکە. بە برۆکانی ڕازی نییە. ئەویش ئەتاشێ ئەیکەتە سەناعی جسمیشیان ئەچن لایلۆن و زڵ مشتانی تێکەن بەحسێکەوەی بکەیتەوە لێسادا ئافرەت ماشەڵڵا هەر زۆر سەیرە. من خودی خۆم یعنی ئێستا لە ئیشەکەی خۆم یعنی ماشەڵڵا هەر بۆم لێ هاتی وازێ بینم ئافرەتی وا هەیە ماشەڵڵا هەر حساب کەسێکی وای لەبەر نییە. لەگەڵ ڕێزما بۆ ئافرەتە باشەکان کە ئەوانەش کەمینە هەر زۆربەی ئافرەت بە قسەی خوا ناکات. خوای گەورە چاوێکی جوانی داوە پێی ئەیگۆڕێت عەدەسەیتیەکە. لوتێ جوانی داوە پێی بەوە ڕازی نییە تەجمیلێکات. لێوێ جوانی داوە پێی بەوە ڕازی نییە سلیکۆن و فێلەر و بۆتۆکسیتیەکە. گوپەکانی بە هەمان شێوە بە برۆکانی ڕازی نییە. ئەویش ئەتاشێ ئەیکەتە سەناعی جسمیشیان ئەچن لایلۆن و زڵ مشتانی تێکەن. ئەو بە ئیشی خوا ڕازی نییە. ئەو بە قسەی خوا ناکە. لەکوێ بە قسەی ئێماکە؟ وەڵڵا ئیسا ڕەنگە ئافرەتی تیابێ هەر جەق بۆ قسەکانمان لێ داڵێ با بەمە خەوتووە ماگای لە دنیا نییە. خەڵک چووە سەر مەریخ. تێگەی ئەم تازە هاتووە بە ئامۆژگاری منەکات. بۆیە برای عەزیزم ئێمە زۆرمان وتووە ئەو کەسە ئەلفێکی وەسە خوای گەورە عەقڵێکی کردووەتە ئەم کە لە بچووکەی ئەم کەلەی ئێمەوە باشە هەموو ئینسانی عەقڵێکی تێکردووە باشە میمۆریەکی تایە ئەبێ پاک و پیسی خۆی بزانێەوە پاشان منهەجێکی بۆ ناردووە پرۆگرامێکی جوان بۆ ژیان کە تەلۆکەکەی کە قورئانە. ئێوە بە قسەی قورئان ناکە. یەک سوڕەتێک کامل باسی نوورەکە حیجاب نوورە ئەو نوورەکەی ناوێت باشە ئەو ئێستا حیجابی کردووە بۆ دەرەوە ئەیکات بۆ زانکۆ ئەیکات بۆ بازار ئەیکات کە حەفلەی براکەی نابێت ئیتر ڕات لە ساڵۆن خۆی ئەگۆڕێ ئەگەس هینەکەشی بەسەرەوی هەروەکو بووکەکە باشە بووک تا ئێرەی ڕوتە برادێ لەگەڵ یاڵ سەماکە ڕەقسەکات باشە ئیتر خۆ ئەو خەڵکە بە قسەی ئێمە ناکات. ناوەڵا خەڵک ئەو خەڵکە ئیسلامی بیویستایە پێویستی بەم هەموو مامۆسایە هەر ناکرد هیچ پێویستی بەمە ناکرد. بەس ئەو خەڵکە بۆ خۆی یعنی یؤمنون ببعض ويكفرون ببعض. هەر شتێ لە قانجازی بێ نایکات. هەر شتێ لە قانجازی بێ ئەیکا هەر شتێکش لە قانجازی نەبێ نایکات. کەواتە برای عەزیزم مەگەر ئەو خوایە بۆ خۆی سوبحانه وتعالى دڵی ئافرەتەکان بگۆڕێت دڵی ئەو گەنجانە بگۆڕێت ئەگینا بەخوا بە ئامۆژگاری ئێمە وەقەلیل ما هو زۆر بەدەگمە.